لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە کەرکووک بەشێکی زۆر لە مامۆستایانی خوێندنی کوردی دژی دواکەوتنی موچەکانیان و نەگواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند لە بەردەم بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک بایکۆتیان ڕاگەیاند. زەنگی دەستپێکی ساڵی نوێی خوێندن لەلایەن بەڕێوەبەراتی خوێندنی کوردی لێدرا. شێرزاد ڕەشید کاکە بەڕێوەبەری خوێندنی کوردی ئاماژەی دابەوەی خوێندنی کوردی لە بەرەو پێشچووندایە و ساڵانە قوتابیانی خوێندنی کوردی ئاستی بەرز پێشکەش دەکەن. روی 100,000 قوتابی خوێندکارمانەوە ئەم ساڵ ژمارەکە زۆر لە زیاد بوونە لەبەرەوەی پۆلیەکی سەرەتاییمان ئەم ساڵ ڕێژێکی بەرز تۆمار کردووە. پێرار ساڵ 9,000 تەڵەبە بوو، پار ساڵ نزیکەی 11,000 تەڵەبە بوو. ئەم ساڵ پێشبینیەکەمە چونکە چەند قوتابی تر ماوایە تاخیر پەیوەندیەکەن نزیکەی 13,000 قوتابی خوێندکارمان لە پۆلیەکی سەرەتایی ناونووس کردووە و ئەمەش دەبێتە داینەمۆیەک و پاڵپشتەیەک بۆ پۆلەکانی تر کە ڕۆنە پۆلی 2-3 ئەوانە ژمارە قوتابخانەکانمان ڕوو لە زیاد بوونا، ژمارەی باخچەکانی منداڵانمان بە شێوەیەکی گشتی خوێندنی کوردی لە شاری کەرکووکە لە گەشتە سەرنایە. هاوکات مامۆستایانی خوێندنی کوردی بڕیاریاندا تا وەڵامی داواکاریەکانیان دەدرێتەوە بایکۆتی هۆڵەکانی خوێندن دەکەن و ناچنەوە دەوام. یەک گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی بۆ سەر ناوەند بە پێی برگەی 1 لە کارنامەی حکوومەتی برگەی 21 لە کارنامەی حکوومەتی بەڕێز سوودانی تا جێبەجێکردنی خاڵی یەکەم لە داواکاریەکانمان موچەکانمان بکرێتە کیکارد و ڕاستەوخۆ لەلایەن بەغداوە سەرپەرشتی بکرێت بۆ پێدانی موچەکانمان بێ دواکەوتن و هەموو مانجێک لە کاتی خۆیدا. بێبەش نەکردنی مامۆستایانی خوێندنی کوردی لە هەموو ئەو امتیازاتانەی ئەدرێت بە براهاو بەشەکانمان لە خوێندنی عەرەبی و تورکمانی. لە کۆتاییدا پێتانی ڕاگەێنین کە ئەم دۆخەی بەسەر ئێمەی مامۆستایاندا هاتووە. ئەگەر موچەکانمان لە کاتی خۆیدا نەدرێت و چیتر ناتوانین درێژە بە دەوامی خوێندن بدەین و بە ناچاری دەرگای ناوەندەکانی زانست و پەروەردە لەم شارەدا دادەخەین. هەنگاوی دواتری ئێمە ئەوەیە ئێمە یادداشتەکان تەوقیعێکی زۆر کۆکراوەتەوە زیاتر لە 1000 تەوقیع. ئەو تەوقیعانە هەمووی کۆکەینەوە و ئەچینە بەخا سەردانی ئەنجومەنی وەزیرانەکەین بە پاڵپشتی وەزیری پەروەردە چکە وەزیری پەروەردە کەیسەکەی جولاندۆتەوە. ئیسا و کەیسەوە ئیشەکە لە ئەنجومەنی وەزیرانیش مستەشاری ئەنجومەنی وەزیرانی سوودانیش لە کەیسەکەیە داوای ئەوەیان کردووە ئێمە ئەو یادداشت و تەوقیع و شانە بەرزکەینەوە بۆی کەیسەکەمان بجوولێتەوە. دوێنێ معاشمان وەرگرتەوە بەڕێز 4,000 وەک ئەمە مایەوە لە معاشەکەمان تەنها. باشە ئێمە مانگێک یان 2 مانگ جارێ معاش وەرەگرین بە 150,000 بە 40,000 بە 50,000 چۆن ئەبرێتە ڕێوە چۆن نازانم حکوومەتی هەرێم تا کەی بەسە دزی کەرامەت ئەم خەڵکتان هەر هەمووی شکان ئاخر نابێت کاکەم نابێ ئەمە ئەوها نابێ ژیان تاکەی ئەوها بڕوە بەرزەمون چەند نییە معاشمان دزراوە ئیتر نازان بڵێم چی هەمووی تووڕەیە هەمووی تووڕەیە. هەموو ساڵێ مامۆستایانی خوێندنی کوردی داوا دەکەن ڕاژە و موچەکانیان بخرێتە سەر بەغداد لە دەست حکوومەتی هەرێمدا نەمێنێ، بەڵام وەکو خۆیان دەڵێن دەستێوەردانی سیاسی لە کارە ئیداریەکان ڕێگرە داواکاریەکانیان جێبەجێ بکرێ. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.